بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش. بەرنامەی پرس بەرنمەیەکی فکری زانستی ڕووناکبیری نوێیە لە تەلەڤیزیۆنی پەروەردەییەوە پێشکەشتان دەکرێت. لە هەر ئەڵقەیەکیدا پرسێکی گرنگ دەکاتە بابەتی قسەلێکردن و شیکردنەوە بە میوانداری پسپۆڕان و ڕووناکبیران. ئەم بەرنمەیە هەوڵ دەدات لە هەر ئەڵقەیەک یان زیاتریدا سەرنجی ئێوەی بەڕێز بۆ مانە کاریگەری و ڕەهەندە فیکریەکانی پرسێک ڕابکێشێت. من وەکو پێشکەشکاری ئەم بەرنمەیە ئەحمەد ڕەسوڵ لە خزمەتتانە ئەبم. ژینگە دەبێتە پرسی یەکەم ئەڵقەی بەرنمەکەمان. لەو ڕوانگەیەوە کە پرسی ژینگە پرسێکی گرنگی جیهانیە و پەیوەندیەکی ڕاستەوخۆی ئێستایی و ئایندەیی بە تەواوی کۆمەڵگاکانەوە بە کۆمەڵگای ئێمەشەوە هەیە. هۆشیاری ژینگەی هێمایە بۆ زانینی ئاستی پەرەسەندنی کۆمەڵایەتی، کولتوری و فەرهەنگی تاک و گروپەکانی نێو هەر کۆمەڵگایەک، گەشەسەندنی تێگەیشتنی زانستیانە و هۆشیاری فراوانی تاکی و کۆیی لە هەر کۆمەڵگایەکدا لە پەیوەندی ڕاستەوخۆدان لەگەڵ بایەخپێدان بە ژینگەی سروشتی و پێکهێنەکانیەوە، هەروەها بە هۆکارەکانی پیسبوونی ژینگەی و ئاڵنگاری و دەرەنجامەکانیانەوە. بۆ گفتوگۆکردن لەو بارەیەوە میوانداری دەکەین لە بەڕێز دکتۆر ساڵح نەجیب، مامۆستا لە بەشی سامانە سروشتیەکانی زانکۆی سلێمانی. دکتۆر بەخێر بیت و سپاس بۆ ئامادەبوونت لە یەکەم ئەڵقەی بەرنامەکەماندا. سپاستانەکەم، دەستخۆشیتان لێ ئەەکەم و شادمانم بەوەی کە یەکەم کەسم لە ئەڵقەکەتانە لەم بەرنامی پرست فکری ڕووناکبیرێتان و دەستخۆشیشتان لێ ئەەکەم کە بەڕاستی یعنی پرسێکی زۆر هەستیارتان هەڵبژاردووە کە بریتێ لە پرسی ژینگەی، چکە ئێمەی مرۆڤ بە هەموو بوونەوەرەکانەوە خۆمان پێکاتەی ژینگەی و بەردەوامی ژیانمان وابەستەیە بە ژینگەوە و هەر کاتێک ڕەوشی ژینگە بۆ هەر ڕەگەزێکی لەسەر دەقی خۆی نەمایە شێواندنی بە خۆی بینی، ئەو کاتە یعنی ڕەوشی ژیانی ئێمەش لە هەموو ڕێکەوە، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ئابووری، لە ڕووی تەندروستی لەسەر و هەمویانەوە بەرەو شێواندن ئەچێ بەداخەوە. ئومێ دەکەم ینی هاوڵاتیانی ئێمە بە تایبەتی قوتابیان، خوێندکاران ینی جۆڕەیاڵی بن و سوودمەند بن و کارپێکەری بن، ینی با بڵێن نوع کللتورێک با بڵێن ئەتیتودێکیان لا دروست بێ کە خزمەتی ژینگەکان کا و دەستخۆشیتان لێکم. بەڕێزی سپاس دکتۆر جان، دووبارە بەخێر بیت. دکتۆر، من لە سەرەتای بەرنامەکەیە وەکو دەواازەیەک هەندێک ئامار ئەخەمە ڕوو. طبعاً ئامارەکان بە گوێرەی ئامارەکانی UNEP پڕۆگرامی ژینگەیی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە. بە گوێرەی ئەو ئامارانە ئەڵێ ساڵانە لە جیهاندا 1.3 ملیۆن تۆن تەنها پاشماوەی خواردنە خۆراک، کە سێیەکی ئەم ڕێژەیە بەشی مرۆڤ ئەکات لە سەرانسەری جیهانە. ینی باشە، واتە کە سەیەکی ئەو ڕێژەیە ببوورە کە مرۆڤ پێویستی پێیەتی لە سەرانسەری جیهانە، واتە ئەو ڕێژەی کە ئەبێتە پاشماوە سێیەکی پێداویستی ئینسانە، یەک لەسەر سێی. 400 ملیۆن تۆن تەنها پاشماوەی پلاستیکیە، هەروەها 50 ملیۆن تۆن تەنها پاشماوەی ئامێرە ئەلکترۆنیەکانە و پێشبینیش ئەکرێت طبعاً هەر بە گوێرەی ئەو ئامارەکانی UNEP پڕۆگرامی ژینگەیی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان، ئەڵێ پێشبینی ئەکرێت بۆ ساڵی 2050 ئەم ڕێژانە بەرز بێتەوە بە هەمان شێوە بۆ خۆراک ببێتە 3 ملیار و 400 ملیۆن تۆن، ئەمە پاشماوە طبعاً، بۆ پلاستیک 1 ملیار و 100 ملیۆن تۆن، بۆ ئامێرە ئەلکترۆنیەکانیش 400 ملیۆن تۆن. ئێستا لێرەیە ئەمەوێ ئەم ئامارانە و هەروەها طبعاً ئەمانەوێ سەرنجی بینەران ڕاکێشین بەوەی کە بیر بکەینەوە هەر بە خەیاڵ بیهێنە بەر
چاوی خۆمان بزانە چ ڕێژەیەکی گەورەیە لە پاشماوە و ئەم پاشماوانە چ کاریگەریکی دوورمەودایان هەیە لەسەر هەموو لایەنەکانی ژینگەی سروشتی. بەڵام لێرەیە من ئەی بەسمەوە بە چەند پرسیارێکی سادە هەم وەکو دەواازەیەک هەم وەکو سەرەتای بەرنامەکە لێردا پرسیارەکەین ژینگەی سروشتی چییە؟ ژینگەی سروشتی و ڕەگەزەکانی چین و پێکهێنەکانی کامانن پێکهێنەکانی ژینگەی سروشتی. پرسیارێکی ترمانەوەیە ژینگە پرسێکی لۆکاڵیە یان گلۆباڵە یان با بڵێن بە شێوازێکی تر ژینگەی زەوی یەکەیەکی پێکەوە گرێدرا و تەواوکارە یان پارچە پارچە و بەش بەش. فەرموو دکتۆر. دەستخۆشیت لێ ئەەکەم ئەحمەدجان کۆمەڵێ پرسی زۆر یعنی با بڵێن شۆکێنەرت وروژان کە یەکەم ئەوەی کە پەیوەست بوو بە پاشەڕۆی خۆراک کە نزیکەی ملیارێک و 300 ملیۆن تەن پاشماوەی خۆراک هەیە وەکو پاشماوە خۆراک فڕێ ئەدرێت لە کاتێکە ئەو پاشماوەیە ئەگەر ئێمە یعنی با بڵێن هەڵوێستی تەندروستی لەسەر وەرگرین نزیکەی بەشی 3 ملیار کەس ئەکات. ینی ئەو ملیار و 300 ملیۆن تۆنە بەشی 3 ملیار کەس ئەکات لە کاتێکە کە ئەبینین لە سەرتاسەری جیهان و بە تایبەتی لە وڵاتە هەژارەکان ئەمڕۆ ڕۆژانە 25,000 کەس ڕۆژانە لە برسە ئەمرێت. 25,000 تۆ گەرم ژمارە بکەی بە ژمارەی مانگێک و بیکەی بە ساڵێک کەواتە ئەو ملیار و 300 ملیۆن تەنەی کە فڕێ ئەدرێت ئەتوانی ژیانی فریاد ڕەسبی 25,000 کەسی پێ با بڵێن نەجات دەی ڕزگارکەی لە مردن. ئەمە لەلایەک لەلایەشتر هەر ئەو بڕە لە ملیار و 300 ملیۆن تەنە هۆکارە بۆی کە لە سا شەشی ئەو گازانەی کە هۆکارن بۆ بەگەرمکردنی جیهان لێی دەرچێت کاتێک کە فڕێ ئەدرێت چونکە شیتەڵ ئەبێت گازی CO2 لێ دەرەچێت گازی میسێنی لێ دەرەچێت ئۆکسیدی نایترۆس ئۆکسایدی لێ دەرەچێت ئەمانە لەو گازانن کە هۆکارن بە گەرمبوون. بەدەر لەمانە ئەم خۆراکانە کە فڕێ ئەرێت بە تایبەتی لە ژینگە جیاوازەکانە لە کەش و هەوە جیاوازەکانە یعنی لەبەرەوەی پێکاتی خۆراکین چەندەها زیندەوەری وەکو ڤایرۆس و بەکتێریا و فەتر و ئەمانە لەسەری تەشەنە ئەکات زۆر بە خێرایی و ئێمەش ئەو ڕاستی ئەزانین کە ئەم جێگەیانەی کە ئەم پاشماوەی لێفڕێ لێ بە تایبەتی بۆ ناوچەی ئێمە بەشی زۆری ناوچەی سروشتیە بوونەوەری چێوی لێوێ بوونەوەری چێوی لێ تر ئەگەر بوونەوەرەکە ئاژەڵی بێ ئەگەر باڵندە بێ ئەگەر مێرو هەندێک پێکاتەی زیندەوەری تر بێ کە تایبەتە بە سروشتی ئەو ناوچێ کاتێک کە بەرکەوتیان ئەبێ یا لەم سەرچاوانە ئەخۆن ئەبنە هۆی ئەوەی کە دووچاری نەخۆشی بن دووچاری با بڵێن باری تەندروستی خراپن وال بۆ هۆیەشەوە نەخۆشی کەشە ئەگوێستنەوە بۆ بوونەوەر و بۆ ئاژەڵ و بۆ باڵندەی تری وەکو خۆیان لەسەر و هەمویانەوە کە جگەی ئاماژەیە با من ینی بەس تەنها باسی پێکاتێ لەم پێکاتانە بکەم لەم پێکاتە سوشتانە ئەگەر ئێمە بزانین تاوەکو چیلۆیە گۆشت بەرهەم هێنین چەندمان کات ئەوێت و چەندمان عەلەف ئەوێت و چەندمان ئاوە ئەوێت بۆ بەرهەمێنانی چیلۆیە گۆشت نزیکەی تۆ 40,000 لیتر ئاوتەوێت. با لە نمونەیەکی سادەوە بیگرین کە لە مەطعەمەکانی خۆمانەوە زۆر باوە کاتێککە چینە چێشخانەکانی خۆمان ئەبینی تۆ پێداویستی تۆ بۆ نانێکە بۆ خواردنت نانێکە یعنی و پەڕی نان و نیوەکە یعنی ئەمە تواناتە ینی توانێ خۆ بەس خاوەن چێشخانەکەت دوانت بۆێنێت سیانت بۆێنێت خۆ نانێکە بۆ تێت یعنی دوانەکەی تر نایەت ینی بەڕێیەکی تەندروستی بۆ ئامانجێکی تر کە خزمەتی ژینگەیە یعنی با بڵێن نێکا بە پاشە ڕۆفڕەیە بەکاری بێنێ بە هەر حاڵ ئەمە ئەڵێیت اللهمە ینی بۆ ئاماجێتتر بەس ئەگەر بیر بکەینەوە ئەم نانە کاتێ ئێمە بەرهەمان هێنا یعنی چەند مانگمانویست چەند مانگمانویست هەتا ئەم دەغڵە لە کاتی چاندنیەوە گەیشت بە کاتی دوورێنەوەی یان تقریبەن بنزیکەی 6 مانگویست چەند دەستی کار ئیشی تیا کرد یان چەند دەستی کار لەوەی کە چاندی لەوەی پێنی پێکرد لەوەی موبیدی پیا کرد لەوەی دووریەوە لەوەی لە چووە نانەوەخانەکان چەند کەسێک خەریک بوون یعنی نزیکەی
دەیان دەستی کار ئیشی تیا کرد نزیکەی ماوەی 6 دانە مانگت ویست هەتا ئەم گەنمە گەی بەگەنم و هاڕا و کرا بەنان ئەجا لەگەڵیشە هەر کیلۆیە دانەوێڵە بە تایبەتی دانەوێڵی نزیکەی 3-4 هزار لیتر ئاوێ بێت 3-4 هزار لیتر هەتا بێ بەو دانەوێڵە ئەبینین ئێمە لە لەو وەرزی زستانە و لە دوای پاییزەوە چەنەها دوعاکەین و ئومێ دەکەین باران بارێ و دابارین هەبێ و دوعاکەین و نزاکەین و ناچار ڕێی تەکمیلی ینی ئاودێری تەواوکاری ئەبێ بەکاربێنین هەتا بێتە بەرهەم باشە من ئەگەر هاوڵاتیەک وشیاری بەم هەموو با بڵێن زانیاریانە هەبێت ئایا دەستی تێ چێونانە قبولکە بە زیایە بۆیەت قبول ناکە بە زیایە بۆیەت قبول ناکە دوایی کە بۆی هات بە زیایی ئایا ئاوا بە هەڕەمەچی وەکو پاشەڕۆ فڕەیە یا هەر نەبێت نەبێت لەگەڵ ئەو پاشەڕۆی تری لە خواردنەکە کە ماوێتی وەکوەی کە کللتورە و نەریتە لە ناو کەسی ئەوروپیا ئەڵێ کاکە ئەمەم بۆ پێچنەوە ئەیبم لە ژەمێکی تر ئایخۆم لە ژەمێکی تریاخۆم کەواتە ئێمە بۆ هیچ ئامانجە لەم ئامانجانەی کە ینی 25,000 کەس ڕۆژانە ئەمرێ لە برسا و نزیکەی 850 ملیۆن کەس تووشی خۆراکی بەدخۆراکی بووە لەبەرەوەی خواردنەکەیان تەواوی پێکاتەکانی تیانە پرۆتینە مەسەلە چەوریە ستارچە شەکرە با بڵێن کانزاکانە ڤیتامینەکانە ئەمووی لە خۆ نەگرتووە لەبەرەوە تووشی بەدخۆراکی ئەبێت و تەنەها تووشی گرفت دەبێت کەواتە ئەگەر وشیاری هەبێت لەو واقعانەی کە ئەم پاشەڕۆ زۆرەی لە خۆراک خۆگرتووە لای خۆمان یەکێک لە کێشەکانمان لە ڕیسایکل کە بە دواچوومان بۆ کرد نزیکەی لە 60 پێکهاتە ینی لە 100 کیلۆ 6 کیلۆ و 65 کیلۆی بریزی بوو لە مەوادی خۆراکی ئەمە یعنی خۆی لە چابینێتەوە خۆی لەوەی کە مرۆڤەکانمان بەڕاستی مرۆڤی زیندوونین و مرۆڤی وشیار نین باگراوندی معریفی لایەن زۆر لاوازە و هەندێکیشیان قەیناکە شکرتۆ خواپیاویت ینی پارەت هەیە تااقەتی نییە لە من چۆن خواردنی نیوەڕۆ ئێوارە بیخۆم یا چۆن خواردنم دانیشتم لە ماڵەوە عرب کێشم و دروستیکەم ئەچێ بە لێشاوێک ئەیهێنێ یا لەو کاتانەیە کە قاوڵتیەکە ینی ئەمە کێشەیەکی گەورەی ئێمە لە کاتی قاوڵتیکردن و داوەتکردنمانە ئەبینیت ئەو سفرە بە چەندەها خۆراکی جۆرا و جۆر ئەڕازێتەوە لە کاتێکە مرۆڤ ئەو بڕە خۆراکی کە پێویستێتی وەکو وزە بۆ سەرچاوی ژیانی وەکو پێکاتە بۆ با بڵێن تازەکردنەوەی خانەکانی بۆ گەشە سندنی ینی لە ڕۆژێکا لەوانەیە مرۆڤێک 2 کیلۆ ئەو پەڕی بە پێی چالاچەکەی بە پێی تەمەنی 2 کیلۆ کالاری خواردنی بێت بینەما تۆ بۆ هاوڵاتی کاتوی مەسەلە بۆ میوانێک 4 کیلۆ 5 کیلۆ کالاریت بۆ داناوە ئەمە هەموو زیایە خەسارە یەکەم زیادەیە لە پارەی بە فیڕۆچوونی عملەی سابی وڵاتەکەت ئەتوانێت ئەو عملەی سابی ینی دۆلارێک کە ئەم پێداویستیانی پێدابینێکە بۆ ئامانجی تر خزمەتی وڵاتەکەتی پێ بکەیت و لەگەڵیشە بە فیڕۆی نیت کە خەڵقانێک بە برسە ئامرێت وەکە کرد بە فیڕۆشتدا نیکەی بەبار لەسەر ژینگەکەت کە چەندەها لێکەوتەی گەورەی هەیەت کەواتە ئەمانە هەمووی ئەگەرێتەوە بۆ پرسێک کە واقعی ئێمە و خەڵقی وشیاری ژینگەیان نییە وەقاڵ نەکراون بە پەروەردەیەکی ژینگە بەداخەوە ئەڵێم تاوەکو ئەم لێکدانانەوەی کە ئێستا من باسم کرد لەبەر چاوی بێت لە گوێر بێت لە زیهنیا گەشەکردوو بێت تاوەکو بەو ڕێگە تەندروستە با بڵێن سلوکێت بنوێنێ ڕەفتار بکات کە خزمەتی تەندروستی خۆشی بکات خزمەتی پارەی ڕەشی وڵاتەکەی کە بە فیڕۆ ئەچووە و خزمەتی ئەو زییا خواردنەش کە چەندەها دەستی کار و کاتی ویستووە هاتا هاتۆتە بەرهەم تاوەکو لەوانش بە دوور کات و چەندەها لێکەوتەی تەندروستیش یعنی وەکوی کەوتم ئەمە زوو بە زوو ینی بوونەوەرە وردەکان مایکرۆ بەکتریایە فەتر ئەمان لەسەری گەشەکە ئاژەڵی تر و بوونەوەری تری پێ با بڵێن دووچاری نەخۆشە بێ و لەگەڵیشە ئەم پێکاتانە وەکو پێم وتی ئەبێ بە بەشێک لەوەی بێتە هۆکاری بە گەرمبوونی چیان چکە ئەماژەم بۆوەکن لە سا 6 باڵێن غازی گەرمکەرەوەکان ئەو غازە گەرمکەرەوە کە ئەم ڕۆبۆتە کێشەیەشی گەورە بۆ جیهان بە گەرمبوونی جیهان و گۆڕانی کەش و هەوا و ئەو دیاردەی کە بۆ سبەی دووسبەی لە ڕێگەمانە ئەمە لێکەوتێکی ئەو گۆڕانی کەش و هەوایە زۆر ڕاست دەست خۆش بە دکتۆر هەرفۆن سەبارەت بە ژینگەی سروشتی چییە و ژینگەی سروشتی ڕەگەزەکانی و ژینگەی سروشتی ئەو ژینگەیە کە هەموو پێکاتە سروشتەکانی لەخۆ گرتووە
و با بڵێن فەنکشنەکان تایە ساڵانە نوێ بێتەوە ببووی هیچ ئێرادەیەکی مرۆیی مداخەلە بکاتایە ینی ئەو فەنکشنانە و ئەبینی دارەکان ئەوانی دارە سروشتەکان بوونەوەرە سروشتەکان بەری خۆیان ئەگرن ئەو بەرە با بڵێن لە کەش و هەوای ئەوێ لە ئاوی ئەوێ لە خاشی ئەوێ بەبێ ئەوەی کە خزمەتی بکە جارێ ڕووەکەکان بەردەوا بن و ساڵانە سایکلی خۆیان دووبارەکەن و ژمارەشیان زۆر ئەبێ بەبێ ئەوەی دەستێوەردانی با بڵێن وە لەگەڵی شاب لەسەر ئەگەر مرۆڤ نەچێ بەلایە لەسەر با بڵێن وەزعی سروشتی خۆی ئەمێنێت و ئەگەر بەهاتایە ئەم هەسارەیە ینی بەم حاڵە سروشتەی بمایە من پێشبینی مەکرد کە مەلاین و مەلاین و مەلاین ساڵی تر لەسەر ڕێچکی خۆی بمایە ڕەنگە کارەساتی سروشتی هەیە کارەساتە سروشتیانە ناو بەناو ڕوو ئەیات بۆ هۆکارێکی معەن ئەو کاریگەری نەبوایە بەڵام ئێستا کە بۆ ئەم جارەی کە مرۆڤ کاریگەری گەورەی کردووە لەسەر تەواوی با بڵێن ئیکۆستمەکان بە ژینگەی ئیکۆستمی سروشتیەوە ئەبینێت ئەم هەموو لێکەوتەی کە ئێستا ئێمە خۆمان تێبینی ئەکەین زیابوونی نەخۆشیەکان کارتێکردن لەسەر بەرهەمی ڕۆژی کارتێکردن لەسەر بایۆدایڤەرسیتی وەکوی هەندێک سەرچاوە ئاماژەی ژیانە جیاواز ئەمڕۆ لە ساڵ 68 ژیانە جیاوازەکان وەکوی با بڵێن ڕێکخراوی نەیچەر ئاماژەی پێکە لە ساڵی 1970 هەتا 2016 بەرەو لە ناوچوون و هەڕەشەی لە ناوچوونە بەڵێ بەرەو لە ناوچوون چوون وا پێشبینی ئەکرێت یەکێک لەوانەیە کە ڕێکخراوێکی با بڵێن هین پاراستنی سروشتەیە و ڕێکخراوێکی تر هەیە کە پەیوەستە بە پاراستنی سروشت لە ڕووی بوونەوەرەکانەوە ئەمانە ئاماژە بۆ ئەکەن کە ئەکرێت هەندێ ینی لە ماوەی 20 ساڵە نزیکەی 500 بوونەوەر بەرەو نەمان چێت 500 بوونەوەر 500 بوونەوەری جیاواز سپیشیسی جیاواز یەکێک لەوانە بەطریقەکان پێشبینی ئەکرێت بەطریقەکان هەتا ساڵی 2100 ئەو بەطریقانی کە ئیکۆسیستمێکی تایبەت بەخۆیان هەیە کە بابل کرایۆسفیرە ناوچە لە بەستەڵەکان کە ناوچە بەستەڵەکان نەما ینی وا پێشبینەیە کە لە ماوەی 100 ساڵە ئەمانە نەمێنن کەواتە بەدل لەو ژمارانی کە ئاماژەم پێکرەوە ڕۆژێکە لە سا 8 هەڕەشەی لە سا 68 هەڕەشەی ناوچوونی لەسرە و پێشبینی ئەکەوە 500 جۆری تر ئەمە هەمووی پۆلێنی بۆ کرێت هەمووی پۆلێنی لەلایەنەوە ڕێکخراوەنێ دەوڵەتیانە پۆلێنی بۆ کرێت بە دوواچوونی بۆ کرێت کە ئەمانە تکاکەن داوا لە وڵاتانەکەن هەنگاو بنێن لە قڕبوون و نەمان بیان پارێزن و ئەم هۆکاری گۆڕانی کەش و هەوای کە ئێستا ئێمە معایشەی ئەکەن لەگەڵی ئەژین یەکێک لە لێکەوتەکانی ئەوەیە کە سەرچاوەکان ئاماژەی پێکەن ئەگەر حاڵەکە ینی با بڵێن هەڵوێست نەبێت وەلو پاش گەڕانەوە تازە لێ نییە ینی ئەم ڕووداوەی کە ڕووی یاوە ناتوانین ئیریڤەرسەبڵە تا حدێکی زۆر گەڕانەوە لێی تازە زەحمەتە چونکە ئێمە بەرەو ئاقارێکمان بردووە کە ئەبینین کاردانەوەکان زۆر بە زەقی تێبینی ئەکەین ئەگەر هاتیش ینی بەرگریمان کرد نەمانێش پلەی گەرمی لە 2 پلە زیاتر یا لە پلەونی زیاتر بەرز بێت ڕەنگە بتوانین وەستاندن بکەین بەس بەوەشەوە ئێستا ینی پێشبینەکە لە سا 50 ژیانە جۆرا و جۆرەکانی تر کە هەستیارن کە بەرگەی شەپۆلی گەرمان ناگرن بەرگەی سەرما ناگرن بەرگەی تەقەلوبی جەو ناگرن خۆراکیان نەماوە دارە سروشتەکان نەماوە لانەیان نەماوە تۆ داران هەبیتاتیان لەو جێگەیە ماڵێن لەو جێگەیە تۆ ئەبینیت ئەمەزۆن کە ینی با بڵێن سەرچاوەیە بۆ 3 میلیۆن ئەمە ژمارەیەکی زۆرە ئەمەزۆن سەرچاوی بۆ 3 میلیۆن سپیش لە عالەمە ئەبینیت ئەو ئەمەزۆنە ئێستا وەکوی سەرچاوەکان ئاماژەی پێکەن ئەڵێ لە یەک کاتە لە یەک سەعاتە بەقەی پانتایی مەلعەبێکی تۆپ بەقەی پانتایی 300 مەلعەبی تۆپ کە 6000 مەتر دووجایە دارستان ئەبڕێتەوە ئەکە تۆ دارستانە بڕیەوە ینی ئەو سپیشانەی کە لانە و جێگەیان ئەو دارستانانەیە ئەمە بەرەو نەمان ئەیانەکانی زەوی بەڵێ اینجا ئەم دارستانەنە لە ساسی ئۆکسسیجینی جیهان لێەوە سەرچاوە ئەکرێت باشە کەواتە تۆ سیستمی ژینگەت بەراو وێرانی و بەرەو هەڵدێر برد و بەرەو ئاقارێ بردت کە لێگەڕانەوە یا با بڵێن بەهاناچوونەوەی لەم کاتە درەنگە وختا تۆزە زەحمەتە ڕاست دەست خۆش بێ دکتۆر جان با بڵێن ئێستا بابەتێک کە ئەوەی جەنابەت سەرنجی ڕاکێشام بۆ نمونە پرسیارێک کە بیکەین لێردا
بە گوێرەی کللتورە جیاوازەکان ئاستی فەرهەنگی و ڕۆشنبیری جیاواز لە کۆمەلگا جیاوازەکاندا بە هەمان شێوە بڕی بایەخپێدان بە ژینگە و کێشەکانی ژینگە ناگۆڕێت یان با بڵێن بە جۆرێکی تر ئایا با بڵێن پەرەسەندنی کۆمەڵایەتی وە گەشەسەندنی فەرهەنگی و کللتوری کۆمەلگا ڕاستەوخۆ لە پەیوەندیکی ڕاستەوخۆدا نییە لەگەڵ گرنگی پێدان و بایەخپێدان بە ژینگەی سروشتی و کێشەکانی و ئاڵنگاریەکانی بەڵێ بە دڵنیاییەوە لە ساست ئەگەر کەسێک من پەروەردەی ژینگە لای هاوڵاتی بەگشتی من ناکە کەسێکم پسپۆرەکەم ژینگە یعنی کەسێک قال کرا بە پەروەردەی ژینگی ئەو کاتە باگراوندێکی معریفی وای لا گەڵاڵە ئەبێت وا لای گەڵاڵە ئەبێت کە بەهای ئاوەزانێ بەهای خاکەزانێ بەهای دارێک و ڕۆچێکەزانێ بەهای ئاژەڵێکە زانێ ناڵێ بەم ئاژەڵە ئەمە چیە بۆچی دروست بۆ ڕۆڵی چیە و دەوری چییە ئەو تێگەشتەی لا گەڵاڵا بێ کە ئەمانە هەمووی بە تۆڕێک ئێمە و هەموو بوونەوەرەکان پێکەوە بەستاوی دوایەوە ئەم بوونەوەرانە ئەگەر ئێمە بچینەوە بۆ یعنی با بڵێن زانستی ئیکۆلۆجی ئەم بوونەوەرانە یعنی خۆیان بە سروشتی پۆلێن بوون يعني بابلين طبيعات بوليني كدون يا رب العالمين أو كدوزي بوليني كدون باش لم بونا ورانا برهمينا را كبيوتري الرواك يعني خوب جيوا خوش يجينيو بونا وركاني تر اجينيت باش شي تر بويا اگرتو قوچچي بي ايت كرت ايكولوجيت كرت ام بونا وري كناوي برهم هنر و بروك ناسراوه علي لبروي كي خوي اجينيو هچي بونا وركاني تر اجينده ام قوچكي بني قوچكي بير علي ابي گورتين جماره و گورتين پانتاي بيبيرت انجا بو اوي ام بونورا يعني باندازه لسر ام حساري زياد نكات هچي ساماني سروشتي او هي وكان زاكان لخاك هي يعني بابلين برو نماني بريت يعني بونوري چي بود روز كدو كي جاخورا بونوري يعني ابيني لدواي برهم هنريه امانه ئاستی بوونی سەوزایی لەسەر ئەم هەسارێ دیارێکە تۆ بینی مەسەلە مانگایە بزنە ئەمانە گۆشتە خۆن ئەمانە جاخۆرن طبیعەت یعنی سروشت دوای خۆڵقانون کە ئەمانە جاخۆر بن بە دوایە ئێمەی مرۆڤ کە زۆر مدەللین کە زۆر یعنی با بڵێن مەکانێکی گەورەمان پێدراوە و شانێکی گەورەمان پێدراوە و حتا مەدرسە جیاوازەکان پێناسی جیاوازمانەکەن بۆمە ئەبینین ئێمە لە گۆشتی جاخۆرەکەش ئەخۆین و لە بەرهەمە ڕۆچێکەش ئەخۆین ئەنجا جۆرێکیکەی بوونەوەر داناوە یعنی با بڵێن لەو قوچەکە کە بەس گۆشخۆرە بۆ ئەلە بۆی کە گۆشخۆرەکان بۆی جاخۆرەکان زۆر نەبن جاخۆر زۆر بێ ئەو کاتە جا نامێنێت کە نەما یعنی قڕبوون ئەبێت يعني ئاوهام هەڕەمە هاتووە ئەنجا لە سادەی وزە و خۆراک لە بنەوە بۆ پاش خۆی ئەچێکە جاخۆرە لە سادەی هینی جاخۆرەکان بۆ سەرخۆیەچێ کە گۆشخۆر و جاخۆرە دوای ئەوە بۆ چیەچێ بۆ گۆشخۆرەکانەچێ ئەنجا جۆرە بوونەوەرێکەکەی دروست کردووە هەر سروشت کە شیتەڵکەرەوەکانە ئەڵێ هەر کاتێک ئەم بوونەوەرانە هەموو بوونەوەرێک هاتە ژیانەوە تەمەنێکی دیاریکراوی هێز پێبەخشاوە و کۆمەڵێ پێکاتە لە جستەیە کەڵەکە بووە ئۆرگانی بێ ینی زیندەیی بێ زیندوو بێ ئاو بێ کانزا بێ ئەمانە مڵکی سروشتن ئەبێن بەڵکی سروشتن ئەم بوونەوەریانەی بۆ دروستکە تووشی تەڵکەرەکان ئەکەونە ئەو جستانە و هەندێک جار مێرولە و ڕۆڵا ئەبینێت مێرولە ئەو سەکرۆفاجیان پێ ما قالۆنچەیەکەم برێ چۆلەکەیەکەم برێ چێ ینی خۆگەر چێ هەیە ئەرچیەوە لەگەڵ لەستۆ بگرێم ئەم چۆلەکەی بیبا بۆ جێگای دفنیکە نیکە ئەبینی خۆی لە سروشتا ئەم بوونەوەرانە دروست بوون ئەمانە شیتەڵ ئەکەن یەکەم خۆی وزەی لێوەرەگە خۆیان وزەی لێوەرەگەن دوایەوەی پاشماوەی کانزایی و خۆراکی و وزە و با بڵێن ئاو هەمووی ئەجێڕنەوە بۆ سروشت کەواتە ئەمە با بڵێن ڕیتمی بەڕێوەچوونی سروشتە سروشت خۆی ئاوها ڕۆشتووە بەڵام دەستێ وەردانی مرۆڤ بە هۆکاری نەبوونی وشیاری و پەروەردەی ژینگە لە بەشێکی زۆری جیهانە بەداخەوە ئەڵێم هەتا ئێستاش نزیکەی يعني لە ساڵی هەفتا و حوتەوە کۆمەڵێک کۆنفرانس کراوە کۆمەڵێ ئەجندەی زۆر بە پێس هێنراوە تەکایەوە هەمە یونسکۆ کردوێتی هەر ئەم یونسکۆیە با بڵێن هینیشی دامەزران ڕێکخراوی UNEP دامەزران یونسکۆ و ڕێکخراوی پاراستنی سروشتیشی دامەزان و هەر ئەم یونسکۆیە هەتا ئێستا سەربەشتی چەندەها
بابلين كونفرانس جينجي كتو كي كونفرانس لصالح 1977 للتبليز لجورجيا كده بدوايا لروسيا كده همو امانش لم كونفرانس پرورده جينجي كان بو وشيار كدنوي تواوي هاولاتيان لويك مكتب أكان نايكاد لويك يعني أجت خندنجا يا بسبوريش لا بويك بقى جابت بهاي يعني بابلين بهاي جوهري بهاي جواني بيكاتكاني سروج بزانيت هركاتي أمي زاني أو كاتر رفتاري شي تندرس حصوكو تكال لقل أو خملة باراسنيان أخواو وأو كاتك شو جيجايك يعني اوني يعني بابلين لبروي پروردي جينجل لناخي قلاله بو واتيتيود ورفتاري جينجي دوز بو باك جراوندي معرفي هي بهاش تكان ازاني اگر ببيني كسشش ك تا حدك او باك جراوند معرفيني ام دزبجيه جوابو يت والله مالك كتبوا ام او بيسكي بوم دار بريتو بو ازاري وميروايت اما انا هريك الرول يعني هي هريك فانكشني خوي هي لم سروشتا بلان بسياري شتريك سبارب بمادي بلاسيد عفو الدكتور جان لبروي برنامج كمان هلا قريا وبيوسي بقصة كردني زياترا وبرنامج شخوي جرينجي وحيويتي هي بتاعتي لمرزا بو كومال قائمة بو يبين باشا قفتوا كمان درجة بيبدين لألقي كتير برنامج كمان ده بلا أجر جنابة بابلين آمادة بي لبرنامج بس حزكم وكو كوتاي يعني بابلين ام علقيه اشتي طبي من هولو تقلاي زور ما هولو تقلاي زور ما پروردي جنگي لواقعي خومن برباكم بو او مبستش تاوكو استالم بابلين كنالي پروردي زو جار لسر پروردي جنگي برنامج تومار كدو وراستو خو اراستي بريز وزيري پروردم كدو ابو اجاري اللي جار كان بهاتا ياسر خد بو ام موضوع وهولي شماوه بشيشي پروردي جنگي لبش لكوليجي جنگي چوارتاب كموا يعني بداخه اوش استن يعني لبردم دروس كدو لبروي كوملغا كمان ناو الشياره خوش مندتي جنگينيه اميد كم بريس وزيري پرورده دوا بدواي بينيني ام برنامج وام تبينيه يعني او برسبه هند ورقري و بيش يلم بداخه كم جو قلت يعني النبوه وكو زانياريش تجبو زانياري بو معلوماتي برزان يونسكو خوي كردي بإلزامي أبي لصالي 2025 جوا همو برنامج خويندني بابلين جيهاني وبتايبتي برنامج خويندني سرتاي وحتى قاتا ناونديش هموي برنامج جينجيو پروردي جينجي بوني هبه بإجباري جابر لويك او بابلين حاله لسري ام سبيندري باجباري ل 2025 جو دس بيبكن اما جيجي دول خوشيه بيجر بريزي لصالي 2000 ام بس ام اللي 24 انت هل يساوي برنامج بروجرام داني بوي برنامج پروردي جينجي كابا نسيان بيب عنصر وانيشي جوهري وبنرتي لخندني سرتايو بابلين ناونديو خندن جاكان وبوكسي جوركان لرجي بوشياري اعلامي وبابلين رجا كان يتر پروردي جينجي بنياد بدي لا همو تاچك وميدا كم يعني ام بيامي بابلين يو ان كدي بالزامي ابي لصالي 2025 جو بيروب كريا اجا جوت على لما نجن ابي جو يو ان بقرن راس بدلني دس خوش بدكتور جان سباس بورم كرنا وكانت اما دريش مم گفتگو ادين لالقيداهاتو معنا لبر جرينجي وحيويتي بابتك وهم لم ورزايا كخلق زوره تشتدرو برحال نامي زياتر لو دريش بيتو برنامج كمان تا ألقي كتير بينراني خوش يستو برز كاتك شاد بوي وأخوازي هر تندرس بن